داعش لە گوندەکانی باشووری کەرکووکەوە و بە ساروخی گراد ناو قەزای داقوق بۆمباران دەکات. بەهۆی بۆمبارانکردنی داعشەوە 3 کەس گیانیان لەدەستدا و زیانی ماڵیش بە ژمارەیەک خێزانی داقوقی دەگات و بەو هۆیەوە ئەو خێزانانە قەزاکەیان جێدەهێڵن. وەڵا دەو سەعات 7:04 بوو لە نوێژە دەرچمان سەرەکەن گەردەلووی هەڵسێ لای ماخوشکەم گەیشتمان سەرەکە نەمازانی ساڕخکە لە کێوە هاتمان وتیان لە دوو شاخە لەو لای مڕە و ئینەتە وەڵاتی گەیتمان ماخوشکەم سەکەم زاوکەمان دەرچوو زامارە ئەتر ئەم ماڵەش دەرچوونەتە سەربان لە بەیتونەکە هەوەستامان نەگەیە پێش دەقا ساڕخەکەی تری دێگت دای لە ماڵە وەڵا ژنەکە و کچێکی کوشتووە. ئەو جێگەی داعش بۆمبارانی کردووە مەرقەدی ئیمام جابری شیعەکانی لێوە نزیکە کە گومان دەکرێت داعش موشەکەکانی بۆ ئەو مەرقەدە تەقاند بێت. قاپی پەنجەرەمان گشتی ڕۆی گیزارمان ڕۆی ماڵ کوڕەکەم هین ئێمە هەر کانتۆرمان هین بی گشتی کۆنەبی گشتی حەماممان دووارەکە کەفتیە لەبان هین خۆم هین کوڕەکەم پەنجەرە و قاپی ئەدەبەکە دوو لە ئێوە گشتی کەفتەیە وەران بیمان ئەرە وەڵڵە حاڵمان زەعیفە نەڕاتبیان هەیە نەقڕوەسەریان هەیە هیچمان نی. بەڕێوەبەری پۆلیسی قەزای داقوقیش ئاماژە بەوە دەکات هەرچەندە داعش ناو قەزاکە بۆمباران دەکات بەڵام دۆخی ئەمنی جێگیرە. بەعامۆزی داقوق لە تێکرای ئەو ساڵانێکەوە وەزی سنووری پارێزگای کەرکووک نالەبار بووە بەڵام ڕۆژی ئەمنی داقوق وەزێکی زۆر باش بووە ئەوە بوو پێرێکە لە کاتژمێری 6 ئێوارە گوێبیستی دەنگێکی گەورە بووین کە دوو موشکی گرات لە سنوورەکانی ژێردەسەڵاتی داعشەوە لە ناو قەزای داقوقە کەوتەوە. ئێمەش تیمێکی تایبەت چوونە شوێنی حەدەسەکە بنیتمان ئەو ساڵوانە ساڵوی گرات بوون لە دوو ماڵی جاجیا کەوتوەتەوە کە بە دووری 500 مەتر لە یەکتر بە دوور دوای پێداچوونەوە و لێکۆڵینەوە و هەواڵگریەکانمان دیار بوو داعش بۆیکەوە زمینەی ڕەوشی ئەمنی لە سنوورەکە تێک بدات بە هاتبۆ سنووری نزیک ئەلبوونەجم و سنوورەکانی هێزی پێشمەرگە لێوە دوو موشکی ئاراسەی دەکرد و دوو موشەکشی ئاراستەی سنووری حەفتەغار کرد و بەڵام خۆشبەختانە ئەو دوو موشەکە هیچ زیانی نەبوو. دانیشتوانی داقوق بە پێویستی دەزانن داعش لە قەزاکەیان دوور بخرێتەوە کە لە ئێستادا چەند کیلۆمەترێک لێیانەوە دوورە بۆ ئەوەی مەترسیان لەسەر نەمێنێت. دڵشاد ئەنوەر دەنگی ئەمریکا پارێزگای کەرکووک.